میماونی من هجا زیره کمال او نویسکار و چاودێری سیاسی لستودگی نهاد گل منه کاکی زیره کی تو بخیراتی سپاس ادی بگمان ود به پیوسته که هنوکی به کو آدین سیاسیین کردستانی همه جدی بیشن پیوسته ام ناف مالا خارج بخی ناف مالا ما پرتوازه تبدیه ود به هر کس جیوه بزانه کل کردستانی راف چاویه که وقتا نها گلوب دید ناتا اگر اف مالا نه ترک خستن ایدی تمامی نه حال باشید سرتا زور سپاس لبو بڕێوەبەرایەتی و ستافی کارکردن لە کەناڵ 24 لە بۆ ڕخساندنی ئەو دەرفەتە بۆ قسەکردن لەسەر مەسلەی ئاشتی و ئاشتەوایی لەبەرەوە من بۆ خۆم زۆر حەزم لەو جۆرە بەرنامانەیە زۆر حەزم لێ لەو میدیانە دەربکەم و قسە بکەم کە باز لە گرنگی ئاشتی و ئاشتەوایی دەکەن ئێمە ئەگەر بگەڕێینەوە بۆ مێژوو زۆر ڕاستیمان بۆ بەدیار دەکەوێت کە باز لە گرنگی پرسێک دەکەین کە باز لە گرنگی کەیسێک دەکەین ئێمە دەبێت بگەڕێنەوە بۆ باگراوندێکی مێژووی لە هەر قۆناغێکی مێژوویدا حیزبی لایەنە سیاسەکانی ئێمە سەرکردایەتی شۆڕشی بزوتنەوە ڕزگاری خوازی گەلی کوردستان لە بینی خۆیاندا تەبا بوو بن خاوەن بەرنامە و پرۆژەی هاوبەش بوو بن لەسەر مەسەلەی نیشتیمانی و نەتەوەییەکان ئێمە توانیمانە زیاتر سەقامگیری دەستەبەر بکەین و توانیمانە زیاتریش دەستکەوت بۆ گەلی کوردستان بەدەست بهێنین ئێمە لە بیرمان نەچێ ئەگەرچی لە بەرنمەیەشی ئاوادا زەحمەتە بتوانین بە تێروتە سەری قسە لەسەر گرنجەوە کەیسێکی وا بکەین بەڵام لە بیرمان نەچێ بەرەی کوردستانی لە هەلومەرجێکدا دامەزرا کە بزوتنەوە ڕزگاری خوازی گەلەکەمان هێزی پێشمەرگە لە هەموو بەرەکانی شەڕدا لە شکستدا بوو لە بەرامبەر جەبەڕوت و هێزی ترسناچی چەشی مۆدێرنی ڕژێمی بەعاز بەڵام لەبەرەوەی لایەنە سیاسەکان لە چوارچێوەی بەرەی کوردستانیدا کۆبوونەوە سەرنجام نەک شکستەکان چارەسەر کرد بەڵکو لە ڕاپەڕیندا شکستەکەیان بە سەرکەوتن گۆڕی ڕاپەڕینی ئادار قوارەی هەرێمی کوردستان بەرهەمی یەک ڕێزی و بەرەی کوردستانی بوو بۆیە دەبێ ئێمە بزانین تا دەگەینە قۆناغی ڕزگاری نیشتیمانی تێپەڕ دەکەین ئێستا ئێمە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی دەژین لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی یەک ڕێزی سیاسی لە مەسەلە نیشتیمانیەکان لە مەسەلە نەتەوەیەکان لە مەسەلە ئەمنیەکان دەشتی زۆر گرنگن بۆیە من پێم وایە هیچ دەرفەتێکمان لە بەردەمدانە ناتوانین بەرەو پێشەوە هەنگاو بەهاوێژی ناتوانین قواری هەرێمی کوردستان گەشە پێ بکەین ئەگەر لە بەرامبەر هەموو پرس و ڕووداوەکاندا لە بەرامبەر هەموو مەسەلەکاندا یەکگر و یەک دەست نەبین وەلی کەواتە مامۆستا و ئەوەی کە زۆر جێگەی سەرنجە تۆ دەڵێی ئێمە ئێستاش لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی داین نیوەی نیشتیمانی ئێمە ئێستا ڕوبەڕووی سیاسەتی بە عەرەبکردن و ڕاگواستن و بێگومان گۆڕانکاری مەترسیداری دیموگرافی بووتەوە ئەو نیوەی تریش ڕوبەڕووی هەراشەی جددی وڵاتانی ئەقلیمی بووتەوە هەڵویستی حکوومەتی ناوەندیش لەمەەر پاراستنی سەروەری ئەم وڵاتە وەکو پێویست نییە کەواتە لەم حتا پایتەختی کوردستان زۆرجار ئیسیدار دەکرێت ئارمانج دەکرێت کەواتە لەم چارچێوەیە تا چەند گرنگە لایەنە سیاسەکان خاوەن ئەجندا و پرۆژە و بێگومان پرۆژەیەکی نیشتیمانی هاوبەشی توتمە بن ئێمە لە بیرمان نەچێ دەبێ حیزبی لایەنە سیاسەکانی کوردستان بە تایبەتی قسەی ئێمە لەسەر هەردوو حیزبە لەسەر هەردوو حیزبی بەڕێزە کە سەرکردایەتی و قۆناغە سیاسیە دەکەن کە کوردستانیان بەدەستەوەی لەو هەلوو مرزەدا با بڵێن بڕیار لەسەر مەسەلە چارن و سازەکان دەدەن دەبێ بزانن ئێمە لە هەلوو مرزێکی ترسناکدا دەژین ئێمە لە دۆخێکدا دەژین کە بەڕاستی کۆمەڵێک هەڕەشە و مەترسی لەسەر ئێمە هەیە وەکو گەلی کورد نەکرد وەکو باشووری کوردستان جاران ئێمە کە باسمان لە مەترسیەکانی ناوخۆیی دەکرێت باسمان لە دهۆک و هەولێر و سلەیمانی و هەڵەبجە و شارەکانی تر دەکرێت بەڵام ئێستا کۆمەڵێک هەڕەشە و مەترسی تر لەسەر پارچەکانی تری کوردستانیش هەیە لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان هەیە لەسەر باکوور هەیە لەسەر ڕۆژاوا هەیە ئەمە دەزانین کە ڕۆژانە هێزە ئیقلیمەکان کۆماری ئیسلامی ئێرانیش و تورکیا بردومانی شار و شارۆچکە و ناوچە سنووریەکان و قوڵایی هەرێمی کوردستانیش دەکەن قوڵایی باشووری کوردستانیش دەکەن و لە هەمان کاتدا دەزانین کە مەترسێکی گەورە لەسەر ڕۆژاوای کوردستانیش هەیە ئێمە نازانین ئێرە ئەمریکا و رووسیا کە پارێزەری ئەو دۆخە سیاسیانە تا چەند ڕازگۆنە لە پاراستنی ئەو قوارێکەوە لە ڕۆژاوای کوردستانی ئێمە دەزانین ئێران ڕۆژانە هەڕەشە و مەترسی لە هەرێمی کوردستان دەکات بە بیانووی بوونی هێزی سەکداری ئۆپۆزیسیۆنی ئێرانی واتە ئێرانیەکان هەڕەشەکان لە دژی ئێمە وەکو باشووری کوردستان ناشارنەوە تورکیا نایشارێتەوە لە سەردەمی ئۆردوغان لە سەردەمی سەرۆک کۆماری ئیسلامی ئێران هەمووانە هەڕەشە و مەترسیەکانیان
بە شێوەیەکی ئاشکرا لە ئێمە دەکەن کەواتە ئێمە چۆن بتوانین ڕوبەڕووی و مەترسیانە بینەوە کۆمەڵێک ڕێگامان لە بەردەمدایە بەڵام بەهێزترین فاکتەر و باشترین ڕێگا یەکڕێزی ناوخۆییمانە تەبایی ناوخۆییمانە چکە هەرێمی کوردستان فرە حیزبە حزبێک کولانێکی سیاسی بە تەنیا ناتوانێت ئەم دۆخە بپارێزی ئەم ئەزمونە بپارێزی پێویستیمان بە یەکدەنجی و یەکڕێزی هەیە لە بینی هەموو لایەنە سیاسیەکان میدیا ئەوەندەی کەس دەردکەبن میدیای پێتر بگومان ئاگرێوان ناکوکیان خۆشتر دەکەن دوێ ڕۆلی چا هەستانگیری میدیا ڕۆڵێکی یەکجار گرنگ دەژێڕێ لە هەموو ڕێکەوە کاک ڕەحمان غەریب ڕاست دەکا بە ئاراستەی ئیجابی بە ئاراستەی سلبی لە کاتی جەنجی جیهانی یەکەم ئەوەی مێژوو بۆ ئێمە باسی دەکات دەڵێ ئەمریکیەکان زۆر ئاشتی خواز بوون نیان دەویست لە شەڕی جیهانیدا بەشدار بن نیان دەویست وڵاتەکەیان بێتە سوتەمەنی میلەتەکە قوبوڵی نەدەکرد بەڵام حکوومەت دەیویست لەو جەنگە بەشدار بێت و درێژە بە شەڕەکەی بدا هەستا دەستگایەکی میدیایی دروست کرد دەڵێ لە ماوەی 6 مانگە و دەستگای میدیا توانی قەنەعەتی بەشێکی زۆری خەڵکی ئەمریکا بگۆڕی کە بڵێ بەشداریکردنی ئەمریکا لە جەنجی جیهانی یەکەم کارێکی زۆر گرنگە لە بەرژەوەندی ئەمریکیەکانە لە کاتێکدا وڵاتەکەی بەرە وێرانی بێت واتە میدیا ڕۆڵێکی گەورە و بنچینەی دەژێڕێ ئەمە لە بیرمان نەچێ وەکو باسم کرد بە ئاراستەی حیزابی بە ئاراستەی سلبی ئێمە لە ئەمن بە خۆم پێشمەرگەی کۆنم بەشێک لە شۆڕشی ڕزگاری خوازی گەلی کوردستان میدیا بوو ئێمە لە ڕێگای میدیا چالاکیەکانی خۆمان و بوونی خۆمان و ئامادەی خۆمان دەگەیاندە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئێمە لە ڕێگای میدیاوە بە هەموو دنیامان دەگوت ئێمەش هەین ئێمە لە ڕێگا ئەو چالاکیانێک کە دەمان کرد ئەو چالاکی حزبی سیاسی و ڕێکخراوەیانێک کە دەمان کرد لە ڕێگای میدیا بڵاومان دەکردەوە و میدیاش ڕۆڵێکی گەورەی بینی لە ڕاپەڕینی ئاداری 1990 بەڵام لە هەمان کاتدا ئێمە لە بیرمان نەچی لە شەڕی ناوخۆش میدیا دەورێکی خراپی و ڕۆڵێکی خراپی هەبوو بۆیە دەبینین بە ئاراستی سلبی بە ئاراستی ئیجابیدا مەسەلەی میدیا ڕۆڵێکی گەورە دەژێڕێ بە هەردوو بارەکەیدا بۆیە من لە سەرەتاشدا دەستخۆشم لە کوردستان 24 کرد بۆ ڕخساندنی ئەو دەرفەتە بۆ ئەوەی هیوادارم بەردەوام بێ بۆی زیاتر لەسەر گرنگی ئاشتی و ئاشتەوایی و بێکەوە کارکردن و تەبایی لە هەرێمی کوردستان کار بکە ئێمە لەسەر ئاستی دنیاشدا دەبینین لە پشت هەموو وەرچەرخانەکان لە پشت هەموو کارە ساتەکان بەر لەوە ڕوودەن میدیا ئیشی لەسەر کردووە ولا لە پشت هەموو دەستکەوتە مرۆڤایەتەکانش میدیا دەوری هەبوو ڕۆڵی هەبوو لە سازکردنی زەمینە و ڕخساندنی دەرفەت بۆ هێنانەکای دۆخێکی باشتر بۆیە مەسەلەی میدیا چەندی باسی بکەین چەندی باسی گرنگی میدیا بکەین لە هەموو ڕوێکەوە ئێستاما لە هەرێمی کوردستاندا لەسەر ئاستی کۆمەڵایەتی لەسەر ئاستی دەرونی ڕۆحی کەشێکی خراپ دروست بووە بەڕاتی میدیا ئەوەی دروست کردووە ئێمە دەبینین ئەنی کۆمەلگایەکمان بۆ دروست بۆ لە ئێستادا کۆمەلگایەکی نیگەران کۆمەلگایەکی قەلاق کۆمەلگایەکی بەپەلا کۆمەلگایەک ئیش لەسەرەوەی دەکرێتەوە بەڕاستی هیوا ئومێدی لە ناو نمێنێ ئیش لەسەرەوە دەکرێت کە متمانەی خەڵک بە نیشتیمان و بە نەتەوە و بە ڕەمز و سمبلەکانی ئێمە نەمێنێ گرنگی قواری هەرێمی کوردستان نەمێنێ ئەوە بەڕاستی میدیا ئەو ڕۆڵە سلبیە دەژێڕێ بەڵام لە بەرامبەر ئەوەشدا میدیاکمان هەیە بەرگری لە قواری هەرێمی کوردستان دەکات لە ئاشتەوایی دەکات لە تەبایی دەکات لە بێکەوە ژیان دەکات بۆیە بە هەردوو ئاراستەکەدا میدیا دەورێکی بنچینەی دەبینێت یەکێک لەو پرسانە مامۆستاکە لە کوردستان حتا لایەنە سیاسی کوردستانیەکانیش ئەدەبیاتی ئەم لایەنە سیاسیانە حتا میدیا لایەنە سیاسیەکانیش میدیا بەگشتن نەیتوانیوە ڕای گشتی کوردستان لەسەر بنەمای چارەنووسێکی هاوبەش لەسەر بنەمای ئیرادەیەکی هاوبەش دروست بکات تا ئێستاشی لەگەڵ بێت تا چەند گرنگە لەمەوەدا فعلا پرسێکی وا بێتە ئاراوە کە ئێمە بزانین هەر هەمومان هاوچارەنووسین وڵاتی ئێمە ئەم وڵاتە وڵاتی هەمومانە ئەم وڵاتە هەر تەحەدیەک ڕوبەڕوو بێتەوە هەر هەمومان بێگومان ڕوبەڕووی ئەو تەحەدیاتان دەبینەوە بە پێچاوانە شەڕاستە میدیا دەتوانێت ڕۆڵێکی گەورە بنچینەی ببینەوەکو باسم کرد بەڵام ئەوەی ئەمڕۆ لەو قۆناغە سیاسی ئێستای ئێمەدا لە هەرێمی کوردستان و لەسەر ئاستی دنیاش ئەوەی ڕۆڵ دەجێڕێ بە تەنیا میدیا نیە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشن ئێمە بۆ ئەوەی متمانەی خەڵک بە قواری هەرێمی کوردستان کۆمەڵانی خەڵک بە قواری هەرێمی کوردستان زیاتر بکەین وا بکەین کە کوردستانی خۆشتر بوێ وا بکەین کەوا ئێمە لە ترسناشی ئەو دۆخە سیاسی تێبگەن لەوە تێبگەن کە ئێمە لە مەسەلە نیشتیمانی و نەتەوەیەکان هەمومان لە ژێرێک ئاڵا لە ژێر ئاڵای کوردستان کۆبینەوە ئێمە پێویستمە بە فەرهەنگێکی کۆمەڵایەتی ئەخلاقی سیاسی هەیە پێویستە حیزبی لایەنە سیاسیەکان بەر لە خەڵک حیزبی لایەنە سیاسیەکان لە زمانی زبر دوور بکەونەوە
حزبی لاەنە سیاسیەکان زڕەو لە بۆ کادرەکانیان شل نەکەن شەو نیوە شەو لە میدیاکان و لە رادیۆ تەلەڤیزیۆنەکاندا لە دژی یەک قسە بکەن و هەواڵی ناخۆش بدەنە کۆمەڵانی خەڵکی کوردستان چونکە ئێمە دەزانین میدیا وەکو باسم کرد بە ئاراستە سلبیەکەشدا دەورێکی خراپی هەیە لە کوردستان ئەو قەلەقی و نیگەرانی و هیلاکە ڕۆح و دەرونێک کە لە ناو خەڵکی کوردستان دروست بە میدیا دەوری هەبوو لەو مەسەلەیەدا بۆ ئێمە پێویستیمان بەوە هەیە میدیا بچێتەوە سەر سکەی خۆی بچێتە سەر ڕاستەڕێی خۆی کە ئەویش ئەوەی ئیشکردنە لە پێناوی چەسپاندنی پایەکانی دیموکراسیات ئازادی بیرروڕا ئازادی گشتیەکان بەرگریکردن لە مافی خەڵک بەرگریکردن لە عەدالەت و لە یەکسانی ینی لەو چوارچێوەیەدا ئیش بکە و لە هەمان کاتدا بۆ چارەسەرکردنی و مەسەلەش ئێمە پێویستیمان بەوە هەیە فەرهەنگێکی وەکو باسم کرد کۆمەڵایەتی کللتوری ئەخلاقی بەرفراوان هەیە بۆ ئەوی بتوانین تۆڕە کۆمەڵایەتەکانیش ئەگەر هەمووشی نەبێ بەشی زۆریان بە ئاراستەیەکدا ببردرێ کە لە خزمەتی ئاشتەوایی و تەبایی بەیەکەوە ژیاندا بێ چکەمە لە بیرمان نەچێ بەشێک لە حیزبەکانی ئێمە بۆ خۆیان سیاست ناکەن گوتاری سیاسی لە ناو هەناوی خۆیان و بیرکردنەوەی خۆیان بەرهەم ناهێنن بەڵکو تەماشای لاپەڕەکانی فەیسبوک دەکەن ئەوزە سیاستدا دەڕێژن گرنگە حساب بۆ فەیسبوک بکەیت بەڵێ مامۆستا تعنی تا چەند گرنگە لایەنە سیاسیەکان بگەن ناو قەنەعەتە کە گلەیەکانی خۆیان وردە گلەیەکانی خۆیان زۆر گلەیە هەیە بێگومان لەوانەیە هەستکاریش بن کاریگەری لەسەر ڕای گشتی دروست بکەن ئەو گلەیانە لە ئێلامە باس نەکەن ئیدی مێزی گفتوگوۆیە بۆ خۆیان قسەی لەسەر بکەن من سەرەتا بۆ تێبینێ دەست پێ دەکەم جەنابیش ئاماژەت پێکرد من پێم باشە کێشە و ململانەی و ناکۆچەکانی نێوان پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی نەگوازدێتەوە بۆ سەر شاشەی میدیا و شاشەی تەلەڤیزیۆن و رادیۆ و ناوەندەکانی ڕاگەیاندن لە بەرەوانە دوو حیزبی لەیەک جیاوازن و مەسەلەیەکی ئاساییەکەوە جیاوازیان هەبێ لە گوتاری سیاسی لەبیرکردنەوە بیبەنەوە چوارچەوەی کۆبوونەوەی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی هەردوو حزب بیبەنەوە چوارچەوەی حکوومەتی هەرێم بیبەنەوە چوارچەوەی سەرۆکایەتی هەرێم بیبەنەوە چوارچەوەی پەرلەمانی کوردستان لەبەرەوە ئەو دوو حیزبە کە پێکاتون کە زۆرینەی پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێم پێک دێنن باش هاو بەشن لە حکومڕانی ئەم وڵاتی ئێمە پێویست بۆ ناکە لەسەر شاشەی تەلەڤیزیۆن و لە میدیاکان و لە ڕاگەیاندندا باز لەوە بکرێ چونکە ئێمە لە سەرەتادا ئاماژەمان بەوە کە دەبێ میدیا شوێنێک بێ بۆ باسکردنی گرنگی ئاشتەوایی گرنگی دیموکراسیەت گرنگی ئازادی گرنگی پاراستنی مافی مرۆڤ گرنگی ئازادی لە هەموو فۆرمەکانیەوە واتە میدیا نەکرێتە شوێنێک خەتای شێ و خەتای شوێنە تۆ چیت کرد و چیت نەکرد لەبەرەوە ناگەیە دەرەنجامێشی هاوبەر من دیسا تاکید دەکەمەوە کۆمەڵک دامەزراوەی حکومڕانی هەیە لە وڵاتی ئێمە ئەم دوو حیزبەتیدا زۆرینەن با لەوێ پرسی چالاکی ناکۆچە با ئەوان تەرکیز بکەن ئەزانی چۆنا ئەو دوو حیزبە پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی نابێ لە بیریان چێ خراپی هەلومەرزی کۆمەڵانی خەڵک لە هەرێمی کوردستان پەیوەندی بەو دوو حیزبەوە دەبێ باشەی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بژانەوەی ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ ئەوان دەبێتە دەستکەوتێک واتە کە ئەگەر لە هەرێمی کوردستان بێکاری هەبێ نیگەرانی هەبێ دڵڕاوشی هەبێ گلەیی و ڕخنەی جددی کۆمەڵانی خەڵک هەبێ لەو دۆخە سیاسیەکەوە هەیە ئێمە لە بیرمانەسی ئەو دوو حیزبە بەرپرسیارن بەشی زۆرینەی بەرپرسیارەتەکە دەکەوێتە سەرشان نێوان ئەگەر باشەش هەبێت و دەستکەوتی گرنگیش هەبێ ئەمەش بەکو ئیجابیەک و دەستکەوتێک بۆ ئەوان دەرێت بۆیە لە زیاتی ئەم دوو حیزبە ئەوەندە بیر لەوە بکەنەوە بەرامبەر یەک کەوکژی بەرامبەر یەکتری دابنیشی باشترە لەوەی بەیەکەوە دەست بخەنە ناو دەستی یەکتری ململانەکانیان لە چوارچێوەی فۆرمێکی دیموکراسیدا بەرجەستە بکەن و باز بکەن و هەموو تەرکیزێکیان هەموو ئیشێکیان هەموو بیرکردنەوەیان لەسەر بنەمای چارەسەرکردنی ژیان و گوزەرانی خەڵک بەڵێ مامۆستا تۆزانی باشووری کوردستان ئەو گۆڕانکاریە دیموگرافیەکە تیاکرا گۆڕانکاریەکی مەترسیدار بوو مەسەلەی بە عەرەبکردن نیوەی هەرێمی کوردستان ئێستا ناوچە کوردستانیەکانە ئەو نیوەی هەرێمی تریش دابەشی دوو بەش بووە دوو بەش ئەنی بوو تا ئێستا پارتی یەکێتی نەیانتوانیوە لە بوونموناکەر ئێمە لە کفری بگرین تازاخۆ ئیدارەیەکی هاوبەشە بێ پێکەوە حکوومەتێکە بێ کە دەسەڵاتی مطلقی هەبێ لەم سەر بۆ ئەو سەر فەرموو ئێستاش زۆمی فلانتش زۆمی فلانتش ئەزانی چۆنە حقیقەتێکەیە دەبێ ئەو دوو حیزبە بە ڕێزە بیزانن من دەرزدا نادەم بەڵام وەکو دڕسۆزیەک کە هەردوو لا دۆست من هاوڕێ من هەڤاڵ من برادەر من لە نزیکەوە دیان ناسم دەبێ ئەوان بزانن ئەوان بەشێکن لە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بەشێک نییە لە پارتی وێژێتی ئەوان بەشێکن لە هەرێمی کوردستان دوو دەبێ ئەو دوو حیزبە بە ڕێزە بزانێ سەرکردایەتی ئەو دوو حیزبە بە ڕێزە بزانێ
کە بەرەو پێشچوونی هەرێمی کوردستان و قەواری هەرێمی کوردستان و سەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستان بەکو دەستکەوتێک بۆ ئەوان دەگەڕێتەوە ئەگەر ئەوانە قۆڵی لێ هەڵکەن و بێکەوە کار بکەن. حقەتێشتی لێ دەبێەوە بزانن کە ئێمە ئێستا زیاتر لە نیوەی کوردستان لە ژێر سیاسەتی تعریب و بانەڵین وڵات دەتوانین بڵێم تەبعیز بەعەز نەماوە بەڵام هەمان ڕێگەی سیاسەتێ بەڵێ بەڵێ خۆی تەبعیز چ بوو یعنی بەمانای یان تهجیر چ بوو یان تعریب چ بوو سیاسەتێکی ترسناک بوو کوردی دەردەکرد و عەرەبی لە جێگا دادەنا ئێستا ئەو سیاسەتە بەردەوامە بۆیە من پێم باشە ئەو هەلو مەرجە نوێی کە ئێستا هاتووەتە پێش زۆرێک لە گفتوگۆ و متمانە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا هاتووەتە پێش ئەمە پەڕی پێ بدرێ و دیسا تکاو ڕەجام وەکو دۆستێکی خۆیان لەو دوو حیزبە بە ڕێزە ئەوەیە ململانەی و ناکۆچەکانی خۆیان لە ناو میدیا بگوازنەوە بۆ ناو دامەزراوە شەڕعەکانی هەرێمی کوردستان بیگوازنەوە لە بینی کۆبوونەوەکانی خۆیان کە دەکرێت با هەردوو لە قۆڵی لێڵکەن بۆی خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن بۆی لەوە تێبگەن خەڵک ڕەخنەی هەیە خەڵک گلەی هەیە خەڵک بەجددی لە بەشێک لەو دۆخە سیاسی کە لە هەرێمی کوردستانی نیگەرانە و دەبێ بشزانن ئەو نیگەرانی و ڕەخنە و گلەی خەڵکیش پەیوەندی بۆ دوو حیزبە سیاسیەوە هەیە چکەوان دەتوانن لە ڕێگای بێکەوە کارکردن و بەهاوبەشی لەگەڵ حیزبی لایەنە سیاسیەکاندا دۆخێکی باشتر بۆ کۆمەڵانی خەڵک بەرهەم بێنن. ولی بیبیا سەرنجاتە گەشت بیت مامۆستا زیرە کەمال نویسکار و چاودێری سیاسی گەلێک